سڵاوتان لەبێ گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانیتان پێشکەش دەکەم لە ئاژانسی سپۆتنیک بڵاو کراوەتەوە میلۆز زەمن سەرۆکی چیک لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی پریما باسی لەوە کرد ڕاگەاندنی بە پەلەی کوردستانی سربەخۆ لەسەر کات وەستەوە. میلۆز زەمن سەرۆکی چیک لە میانەی چاوپێکەوتنێکدا ڕایگەیاند لەگەڵ مەسعود بارزانی کۆبەتەوە پێی ڕاگەیاندووە لە دوای تێپەڕبوونی هەندێک کات ڕاگەاندنی سربەخۆی کوردستان ڕادەگەیەنرێت. زەمن ئاماژەی بەوەدا ئەوە ڕاستیە کە هێزە کوردیەکان تاکە هێزی زەمینین کە شەڕی داعش دەکەن. لە درێژەی قسەکانیدا سەرۆکی چیک باسی لەوە کرد کێشەی شەڕی داعش لەوەدایە بەشێک لە وڵاتان هاوکاری ئابووری چەکدارانی داعش دەکەن. لە ڕۆیتەرزیش بڵاو کراوەتەوە هەریەکە لە جۆن مەکین و لێنسی گرام کە دوو سیناتۆری ئەمریکین داوایان لە واشنتۆن کرد کە 10,000 سەرباز بۆ عێراق و 10,000 سەربازی تری ئەمریکی بۆ سووریا ڕەوانە بکات بۆ ئەوەی بەهێزی زەمینی ڕوبەڕووی داعش ببنەوە لەو هەردوو وڵاتەدا. هەردوو سیناتۆرەکە ڕەخنەیان لە استراتیژی باراک ئۆباما کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و ڕایانگەیاند وەکو پێویست یارمەتی هێزە زەمینیەکانیان نەداوە و پێویستە ئەمریکا بەشداری زیاتری هەبێت. گراهام کە کاندیدی چاوەڕانکراوی کۆماریەکانە ڕایگەیاند تەنها ڕێگایەک بۆ تێشکاندنی داعش لە ڕێگای هێزی زەمینیەوە دەبێت. مەکین کە سەرۆکی ئەنجومەنی کاروباری سەربازیە لە ئەنجومەنی پیرانی ئەمریکا لە پێشوودا پێشنیاری دەستێوەردانی سەربازی کردبوو لە سووریا لەلایەن وڵاتانی عەرەبی ئەوروپاوە بە پشتیوانی 10,000 سەربازی ڕاوێژکاری ئەمریکی. هەروەها لە میدڵ ئێست مۆنیتەریش بڵاو کراوەتەوە شێرکۆ جەودەت سەرۆکی لیژنەی نەوت و گازی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند گازی سروشتی هەرێمی کوردستان دەتوانێت پێداویستیەکانی تورکیا و ئەوروپا پڕ بکاتەوە. بەپێی زانیاریەکانی ماڵپەڕەکە کە یەدەگی گاز لە هەریەکە لە هەولێر و دۆک و سلێمانی بە نزیکەی 5.7 تریلیۆن پێ چوارگۆشە مەزەندە دەکرێت. شێرکۆ جەودەت ڕایگەیاند تورکیا و هەرێمی کوردستان ڕێکەوتنێکیان واژۆ کردووە کە لە 2017دا گاز بۆ تورکیا ڕەوانە دەکرێت. هەروەها لە BBCش بڵاو کراوەتەوە تورکیا و یەکێتی ئەوروپا ڕێکەوتن لەسەر ڕێگریکردن لەسەر کۆچی بەلێشاوی کۆچبەران بەرەو ئەوروپا. تورکیا بڕی 3 ملیار یۆرۆ وەردەگرێت و ڕێکەوتنی سیاسی لەگەڵ ئەنجام دەدرێت لە بەرامبەر توندوتۆڵکردنی سنوورەکانی بەڕووی ئەو کۆچبەرانەی دەیانەوێت خۆیان بگەێنە خاکی ئەوروپا. ئەم ڕێکەوتنە وا دەکات کە چوونی تورکیا بۆ ناو یەکێتی ئەوروپا خێراتر بکرێت. ئەحمەد داوودئۆغڵو سەرۆکوەزیرانی تورکیا لە دوای ڕێکەوتنەکەیان ڕایگەیاند ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە لە پەیوەندیەکانی تورکیا و ئەوروپا. بەپێی ڕێکەوتنەکە هاوڵاتیانی تورکیا دەتوانن بەبێ ڤیزا بەرەو ناوچەی شنگنی ئەوروپا گەشت بکەن و ئەمەش وا دەکات لە دوای تشرینی یەکەمی 2016ەوە هاوڵاتیانی تورکیا بە ئاسانی بەرە وڵاتانی ئەوروپا گەشت بکەن. گرنگترین بابەتەکانی ڕۆژنامەوانی پێشکەشکردن بە ئاختەوار بن.